سڵاو بەڕێزان، پێم خۆشە لەم پاسە ڤیدیۆیەدا باس لە گرنگی باشی و جۆرەکانی ستراب بکەم بۆ کامێراکان کەوا چەند گرینگە. ئەم سترابە ئێستا کە بەدەستمەوەیە دروستکراوی وڵاتی ئەمریکایە، هەروەکو لێرەوە ئیشارەت پێکراوە Made in USA، یەک کە لە جۆرە هەرە باشەکانی ستراب بۆ کامێرای پرۆفشناڵ. من خۆشحاڵیەوە خۆشبەخت بووم کەوا توانیم ببم بە خاوەنی یەکێک لەو سترابانە. ئێستاکەش دەمەوێتن پێتان بڵێم کەوا گرنگی سترابانە لە چیدایە کاتێک ئەگەر هاتو جۆرەکەی زۆر باش و پرۆفشناڵ بوو. جیاوازی ئەمە و سترابەکانی تر ئەوەیە کاتێک تۆ فۆتۆگرافەرێکی پرۆفشناڵ کار دەکەیت، پێویستە بەوەی سترابێکە کامێراکەتەوەیە بە کەمترین شێوە ئەزیەتی شانت نەداتن، یعنی زۆر تەندروست بێتن، هەست بە ئازاری کامێرا و قورساییەکەی نەکەی. ئەمەیان ئەم تایبەتمەندیە تێدا هەیە، بە بەکارهێنانی هەست بە ئازاری کامێرا ناکەی. لە جۆرێک قماش و پێک هاتەی زۆر تایبەت دروستکراوە، زۆر نەرمە بەکارهێنانەکەی، زۆریش ئەوانەی تر خۆشترە، هەرچەند ئەمەشیان و هەر پرۆفشناڵ و نەواکەی زۆر چاک بوو کە جۆرەکەی یابانیە و مارکەی مینۆڵتایە لەسەر کامێراکەمە. بەڵام ئێستاکە دەمەوێت لەمە دووە ئیتر ئەمە بەکاربێنم و بۆ هەتا ڕزگارم بێت لە جۆرەکانی تر. پێویستیم بزانێت چۆنە حازری بکەین. لایەکمان ئامادە کرد. خۆشمان بکەینەوە. ئێستا سترابەکەی خۆمان لێ کردەوە، دەست دەکەین بە بەستانی ئەمەیە. هەنگاوی یەکەمدا سەری دەبەستین دواتر بۆ ئەوەی بە شێوەیەکی زۆر قەیم و چاک ببینێتەوە ئەم لایەش دەبەستین. و درێژەکەشی بە پێی ئارەزوی خۆمانە چەند بمانەوێتن. لایەکەی تریش بە هەمان شێوە
دەستیم بەستانێ داش ئەوەی هەڵە نەکەین لە بەستانەکەی شتە بۆ شێوەیە بێت کە بەم جۆرە دەکەم تۆزێک درێژە هەندێک کوتی دەکەینەوە جۆرە ماشیان بەم جۆرە سترابەکەمان ئامادەیە و دەتوانین بەکاربێنین باوەڕ بکەن هەرخۆن دەزانم چەندێک خۆشە بەکارهێنانی و هەست بە ئارامی دەکەی لە کاتی بەکارهێنانیدا